لگلک باجر روزلات کردستان چالکی هبو گلک دبستانا خواندکارین کچ چالکیال داردخن به پرانیجی به سلوبانا جیان آزادی هلوستخانی شاددن. او چند روزه کو ل ایران و روزات کردستان سرهلدان لیل عالیه دن رخصتن کردی جی خا آماده دکن جبو شورش گرتر بکن خورتر بکن هفدیتن پیکتن اتفاق دینه چی کرن پارتیا جان آزاده کردستان پژاکی و کومله یا رخصتن حزب کمونیست ایران یا رخصتن کردستان یا روزات کردستانی به سکرتریا ابراهیم علیزاده و هفسروک پژاکی سیامن معینی هفدیتن پیکانین گلک جاره هفتم پیکانی بون تی گوتن کو لسر گلک تشتان لحف کرنه لسر پرورده لسر راگاندنه لسر هر وسا لوجستیک و بطایبتی دواره لشکری ده لحف کرنه کو آریکایی ها بکن اتفاق چیه کرنه و بانگ لپارتین کردستانی روزلات کردستانی جدکن کو لحف بجبن به هور اتفاق آخوا چیه کن ارتشه که نتوایی یا کردستانی ساز بکن. لاچە ڕۆژی ڕابردوودا لە چوارچێبەی هەوڵی کەسایەتیەکان و لە دوای چەندین جاردانیشتن و گفتوگۆ کۆبنەوەیەک لە نێوان ئیبراهیم عەلیزادە سکرتێری کۆمەڵە و سیامەند معینی هاوسەرۆکی بژاک بەڕێوەچوو لە ئاراگەندراوێکی هاوبەشدا بازدەوە کراوە. لەو کۆبنەوەیەدا لە ژێر ڕۆژناوی سەرهەڵدانی خەڵکی ڕۆژهەڵات و هەموو گەلانیێران بە دوای مەرجی بە ئازار و هەژێنەری ژینە ئەمینی و بە دواییدا سەرهەڵدان و لە سەرتاسەری ئێران و کوردستان هەردوو لا پێداگریان کرد لە بەگۆڕکردن و پشتیوانی هەرچی زووتری ئەم شۆڕشە و تێکۆشان بۆ بەردەوامی و بەنجام گەیاندنی هەتا لە ناوبردننی کۆماری ئیسلامی ئێران هەر بە پێی ڕاگەندراوەکەدا لە ژێر دروشمی ژن ژیان ئازادی هاوڕابوون لە پێناو سەرکەوتنی ئەم شۆڕشە و پێشگرتن لە بەلا ڕێدابردننی دەستیاوکاری و لێک نزیک بوونەوە بۆ یەکتری درێژ بکەن و لە ئێستا و دوا ڕۆژی نەمانی دەسەڵاتی ویلایەتی فقیە لە ئێران لە ئەبوارەکانی ڕاگەیاندن لۆجستیک پەروەردە و تەنانەت سەربازی لە یارمەتی یەکتری دابن. لا ڕۆژهەڵاتی کوردستان لە ناو حزب و ڕێکخرا و هەموو کەسایەتی سەربەخۆکان بەرەیەکی چەپی کوردستانیش پێک بێن و کار بۆ لەشکری یەکگرتووی سەربازی لە نیهایەتی خۆیدا بکرێت. لسر وی بانگا کومالی و یا پاجاکی که دیویژن اما ارتشا که نتوایی کردستانی ساز بکن کنگره نتوایی کردستانی جی پشکریا خواه دیار کر و بانگ لی پارتین کردستانی کر که پشکریا وی هلوستا پیروز یا پاجاکی و کومالی بکن. ئەوکات کۆنگرەی نەتەوەی کوردستان پشتیوانی خۆی بۆ ئەو دەست پێشخەری ڕاگەیاند و داوای کرد هەموو حزبەکان دەست ناو دەست یەکێتی خۆیان پێک بهێنن. بله می هول بدن بین آبر آگاهی روزنات وارا راگهینن اگر بدلی و به خواست ببن اندام بشوپینن اگر و نخواست چی دیسا جار جراورن لی تماشا بکن بزانن کال روزنات چه قوامه میبین نصر اکرانی و ام سپاسی ها دیکن کول ما تماشا کرد به یا روزن آزاد دم خوش جن جیان آزادی